يعني زۆر شەرمە کەناڵ بڵێت وەڵاهی پیاوێکی ئێزدی تاوانێکی کردووە، پیاوێکی ئێزدی و پیاوێکی دیکە بە شەڕ چوینە. ئەوە بەڕاستی شتێکی زۆر خراپە، وەڵاهی ئەوە شتێکی زۆر خراپە لە میدیا دروست دەکەن کە مەسەلەن بۆ نمونە ئەگەر ڕووداوەک ڕوویدا کابرایەک ڕووداوەک تاوانێکی کرد دەڵێن فلانە کەسی کوردی ئێزدی، ئەلەی دەڵێن کوردی مسلمان، ئەلێن دەڵێن مەسیحی، ئەوە لە میدیا قەت نابێت. ئەتوو ناسنامەی خەڵک بینیە پێشەوە، دەلێت سەرەدەری لەگەڵ بکەی وەکو هاوڵاتیەکی خەڵکی فلانە شوێن تاوانێکی کرد. ئەو ئینانە ناسنامەوە ئەوە بە ناوزڕاندنیە بۆ هەموو ئەو پێک هاتەیە. ئەوە زۆر خراپە لە میدیا، چونکە ئەگەر وە شێوازی عام بڵێن ئێزدی مسلمان مەسیحی کاکەئی بەهایی زەردەشتی، ئەوە لە باسی ئەوەشتانە بکات ئەو ناوا دەبێت ئەوها بێت وەکو ئاین. بەڵام کە دەلێ کوردانی ئێزدی ئەوە کە بابەتێکی سیاسی، ئێمە کوردن، ئێمە قەت ئینکاری ناکەن بە کوردن، بەڵام کە وای کە ئەنەهو تام ئایا کوردی کوردنینی ئەوە خراپە، چونکە ئەوە دایمەن بەلانس ناکرێت. بە تایبەت ڕۆژنامەنووسانیش ئەوەندە شارەزای پیوەری مافی مرۆڤ و پیوەری پاراستنی هەمەجۆری و هەمەڕەنگی و ناسنامەی کەسایەتی نینە. لەبەر ئەوە من پێم باشە ئەو مەسەلەحە بەکار نەینێ، دەڵێت خەڵکی کەرێمی کوردستان ئەگەر بابەت علاقەت بە ئاین هەبوو دەڵێت ئەوە ئێزدیە، ئەوە مەسیحیە، ئەوە مسلمانە، ئەگەر ناوە بە هەموو هەوڵاتێک. یعنی زۆر شەرمە کەناڵ بڵێت وەڵاهی پیاوێکی ئێزدی تاوانێکی کردووە، پیاوێکی ئێزدی و پیاوێکی دیکە بە شەڕ چوینە. ئەوە بەڕاستی شتێکی زۆر خراپە، دەبێت میدیای کوردی وریابێت ئەمە وای دەکات خەڵکی ئێزدی دوور بێت لە میدیا، خەڵکی ئێزدی ڕق و کینە هەبێت لەو میدیانەی کە بەو شێوازە تەعاملی لەگەڵ دەکرێت. ڕاست بکرێتەوە کاتی ڕۆژنامەنووسان فێری پرۆفشناڵەتی ببن، تەعاملگرتن لەسەر کەیس وەکو ئینسان سەیری بکەن، نەوەکو باگراوندەکە، نەوەکو ئینتیماعەکە، نەوەکو وەکو بڵێن کە سەربەشی لایەنەوەیە. ئەو کاتە تەواوە بێت.